هاوڕێنم کاتتان باش ماندوونە بن داوای لێبوردنەکەم کە یەک دوو ڕۆژ بوو نەمتوانی بەڕاستی لە خزمەتاندا بم بەهۆی هەندێک کاری تەکنیکی ئەوڕۆکە ویستم هەرچەندە تۆزێک ڕنگ بێ درەنگیش بێ بەڵام بۆ سونی خۆم لەسەر ئیتر ئەو سەردانەی ئیمرالی ڕابگەینم و لە هەمان کاتدا دوێنێ ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی دژی ژنان بوو هەر دوێنێ تەماشامان کرد لە سووریا خۆپیشاندانی گەورە گەورە بە تایبەتی لە شارەکانی لەو شارانەی کە عەلەویەکان ویانی زۆرینە عەلەویەکان لەوێ دەژین وەکو حومس و تارتوس ئیتر لەوێدا خۆپیشاندانی زۆر زۆر گەورە هەبوون لە بەرامبەر ئەم تونند و تیژیەی کە جیهادیەکانی سەر بە هەیئەت التەحریر الشام بەردەوام هێڕش دەکەن و هەروەکو دەزانن دوێنێ پێرێ ئیتر گروپە جیهادیەکانی سەر بە دەستەی تەحریر الشام لە شاری حومس هێڕشیان کردە سەر گەڕەکی عەلەوی ئەو گەڕەکانی کە عەلەوی ئەرمەنی و مەسیحیەکان لەوێدا دەژین و ئەبزام ڕۆژی یەکشەمە بوو ژن و پیاوێک بە کوژراوی لە ماڵەکەی خۆیان لە شارۆچکەی زەیدەل لە نزیکی حومس دۆزرانەوە و تەرمی ژنەکە سوتا بوو و گرافیک و شوێن پەنجەی تایفی وەکو نووسین لەسەر دیوارەکان دژ بە هاوڵاتیانی عەلەوی لەسەر دیوارەکاندا بە خوێن تەنانەت بە خوێنی ئەوان ئیتر نووسرا بوو ئەوە جاری یەکەمین نیە ئەوە ساڵێک زیاترە ئەو تونند و تیژیە بەردەوام دەکات چارەسەریشی نابێ هەتا وەکو ئیتر چارەسەریەک لە بۆ تەواوی سیستەمی سووریا نەدۆزرێتەوە ئەمە بەداخەوە بەردەوام دەکا و ئەمە لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەین هەم نیشان ئەدا لەلایەکە ئەحمەد شەرع ئیتر کۆنتڕۆلی نیە بەسەر ئەمانەدا هەم ئەکرێ ئەمانە وەکو کاری جێرە شەوێریش تەماشا بکرێن یعنی لە کاتێک دەکا ئەحمەد شەرع خۆی نزیکی خۆر ئاوا دەکا لە کاتێک دەکا ئەحمەد شەرع لەگەڵ خۆر ئاوا و یانیش خۆر ئاوا و تەنانەت وڵاتی چین و رووسیا پیلان دادەنێن لە بەرامبەر ئیتر ناساندنی ئەحمەد شەرع ئیتر وەیانیش لە بەرامبەر لادانی سزاکانیان ئیتر ئەحمەد شەرع پاکسازیەک بکە ئەو جیهادیانەی کە ناکەونە ناو سیستەم کە ناکەونە ناو دسپلین ئەمانە بە تایبەتی جیهادیە بیانیەکان لە ناو ببا ڕنگ بێ ئەمە هەمان ماناشی هەبێ بەڵام لێرەدا ئەوە واتای ئەوە نییە کە ئەتۆبەی ئیتر کەسێک ڕەخنە بکەی گروپێک ڕەخنە بکەی بەڵام حکوومەتەکە ڕەخنە نەکەی بتوێتونەتەوێت سەرچاوی ئەم کێشێ بۆ خودی هەیەت و تەحریر الشام دەگەڕێتەوە کە ئەو جیهادیانەی لەسەر چ بنەمایەک پەروەردەکردنە لەسەر چ بنەمایەک پێگەیاندونە تەنانەت ئیستیخباراتەکانی پشت کە لە پشت پەردا بەردەوام دەستەی تەحریر الشامیان بۆ ئەو ڕۆژە ئامادە دەکرد ئەوانە هەر هەمویان بەرپرسیار لێرەدا هەتا وەکو ئێستاش تەماشا دەکەین بەڕاستی ئیتر شڕۆڤەکاران و مێدیاکانی نزیک هەیەت و تەحریر الشام بەرپرسیارەتەکە ناگرنە ئەستۆ ئیتر وەکو بڵێ ئەوان بە هیچ شێوەیەک هیچ بەرپرسیارەتێکیان نییە ئەوان حکوومەت نین ئیتر بەس لە دووشت دەکەن لە ڕێلادەرەکان و فلولەکانی نیظام یعنی پاشماوەکانی ڕژێمی ئەسەد ئەوە بە هیچ شێوەیەک ڕاستی خۆی تێدا نییە پاشماوەی ئەسەد لە کوێ ماوە ئەمانە ئەست و ئەساسیان نیە بەڵام ئیتر بەداخەوە ئەوە بەردەوام دەکا و وەکووتم ئەگەر بە پێچەوانەی داخوازیەکانی ئەحمەد شەرع و گروپەکەشی بێ ئیتر هەر بەرپرسیارەتی یەکەم ئەکەوێتە ئەستۆی ئەوانە هەروەکو ئەزانان دوێنێ ناپێرێ ئیتر چاوپێکەوتن لەگەڵ ئۆجەلان بۆ جاری یەکەم ساز کرد ینی بۆ جاری یەکەم نییە بەڵام بۆ جاری یەکەمە ئیتر وەفدێک بە ناوی پەرلەمان و یانج بە ناوی ئەو کۆمیسیۆنێک کە لە پەرلەمان دروست بووە ئیتر وەفدێکی سێکەسی لە ئەنقەرە سواری هەلیکۆپتەر بوون و گەیشتنە دوورگەی ئیمرالی 3 ساعات چاوپێکەوتنیان لەگەڵ ئۆجەلان پێک هێنا و ئەمانە بەرپرسیارێکی
ئاک پارتی حوسێن یایمان جێگری سەرۆکی مەهابە فەتیحی یەڵدز کە لە ڕۆژی یەکەمینەوە خۆی و دەوڵەت باخچەلی لە پشت ئەم پرۆسێن و پێدەچێ ئەمانە لۆکۆمۆتیڤی ترێنەکەی پرۆسێسەکە بن و لە هەمانکەدا گوتەبێژی دەم پارتی کوردستان کۆچ ئەمانە هەر هەمویان ئیتر سەردانی ئێمرالیان کرد و ئەمڕۆکە کۆبوونەوەی 19مینی کۆمیسیۆن لە پەرلەمان سازکرا ئەو سێکە سەردانەکەیان ئەنجامدا وا دیارەیتر زانیاریان لەسەر سەردانەکەیان پێشکەشی کۆمیسیۆن کردووە ئیتر کۆمیسیۆن دەبێ لەوانەیە ئەگەر هەموو زانیاریەکانیش ئاشکرانەکە بەڵام لەوانەیە لێدوانێک بدا لە دیدارەکەی ئیمرالیدا گوتەبێژی دەم پارتی کە ئیتر لەناو وەفدەکەدا بوو گولستان زۆر داوای کردووە کە وێنەیەک بگیرێ هیچ وێنەیەک ڕێگەیان نەداوە هیچ وێنەیەک بگیرێەوە ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لەو قۆناغەدا بێگومان وێنەگرتن ئیتر ئەمانەی کە دژی پرۆسەکەن ئەمانە ئیتر زیاتر هان بدە و ئەمانە بتوانن هاندان ساز بکەن ئەمەش ئیتر ترسێکی وای دروست کردو بەڵام لە هەمان کاتدا ئیتر نەبوونی وایانش بڵاو نەکردنەوەی هیچ وێنەیەک ئیتر ئەمە تۆزێک نیگەرانیشی لێ دەکەوێتەوە نیگەرانیەکەی ئەوەیە کە ئەو ڕسمیەتە کە پەرلەمان چۆتە لای ئۆجلان واتە ئۆجلان بە مخەتەب وەرگیراوە و یانیش ئۆجلان وەک مەشروعێک حیسابی بۆ کراوە ئەمەشیان ڕنگ بێ لە ئایندەدا بتوانن بە ئاسانتر بیشارنەوە هەروەکو دەزانن لەو کۆمیسیۆنەدا جەهەپە بەشداری نەکرد بەڕای من ئەوە بەتەنیا ڕایە بێگومان ئەزانم کاریگەری نیە و من خەڵکی تورکیانیم بەڵام جەهەپە کارێکی هەڵەی کرد کە یعنی ناڵێم ناحەق بوو بە پێی خۆیان ڕنگ بێ لایەنی حەقیان هەبێ بەڵام کارێکی هەڵەی کرد کە بەشداری نەکرد یەک لە ئەو نیگەرانیانەی کە جەهەپە یعنی لە میانەی بەشداری نەکردنی جەهەپە ڕنگ بێ دروست ببێ ئەوەیە ناشەفافیەتە یعنی ئەگەر جەهەپە تێدا بەشداری کردبە ئەوان دەیانتوانی پرۆسەکە شەفافتر بکەن بەداخەوە ئەمەیان نەکردووە ڕنگ بێ لەمە دووە ئیتر دەم پارت مەهەپە و ئاک پارتی بتوانن ناشەفافیەتەکە درێژە پێ بدەن ئەو مەترسیەیە هەر پرۆسەیەکیش لە ناوەڕاست و کۆتاییەکانیدا ناشەفاف بوو ئەو پرۆسەیە سەرکەوتو نابێ مەترسی لێ دەکەوێتەوە هەرچەندە ئەو پرۆسەی ئێستا پرۆسەیەکی زۆر جیاوازترە جددیترە لە پرۆسەکانی پێشوودا ئیتر ئەمە بابەتێکە کە ناتوانین باسی نەکەین نیە بەپێی هەموو لێدوانەکان و بەپێی گریمانەکانی ئێمەش ئەگەر جێمان لەو لێدوانەش نەبوو بە گریمانەی ئەوەمان هەر دەکرد کە لە ڕاستیدا لەسەر سێ بابەت لەوێدا قسە کراوە یەک چارەنووسی هێزەکانی سووریای دیموکراتیک بۆ کوێ دەچێت کە ئەمە چەقی مەسەلەکەی هەتاوەکو ئێستاش کە بابەتەکە درەنگ خراوە ڕنگ بێ بەشێکی زۆری پەیوەندی بۆەوە هەبێ بەنسبەت دەوڵەتەوە و لە هەمانکەدا دۆزی ئەندامانی پکەکە و لەناو کەوانشدا کێشەی کوردی ئیتر کێشەی پکەکەیە بێگومان کێشەی کوردیشی تێدایە وەکو هەندێک بابەت کە دەبێت یاسایان بۆ دروست بکرێ ئەمایان خاڵی دووەمینە و خاڵی سێمینیش کە قسەی لەسەر کراوە لە سەرەتای بەرنامەکانمدا بەردەوام وتومە لێرەدا هەوڵێک هەیە بۆ ئیتیفاقی کورد و تورک ئەو ئیتیفاقە چییە جارێ ئێمە نازانین بەڵام ئەتوانین هەندێک شیمانە بکەین وانیش ئەتوانین بڵێن لایەنەکان بەپێی بەرژەوەندی خۆیان بەپێی استراتیژی خۆیان بەپێی ئایدۆلۆژیای خۆیان تێڕوانینێک ئەدەنا ئەو ئیتیفاقە بەپێی ئاک پارتی بێ ئەو ئیتیفاقە وەکو ئیتیفاقی دەوڵەتی عوسمانی و ئاغا و دەرەبەگ و شێخە کوردەکانی تەریقەتی نەقشبەندیە کە بەردەوام لە خزمەتی دەوڵەتی عوسمانی دابوونە و بەردەوام ئیتر لە ژێر ئەمری دەوڵەتی عوسمانی دابوونە و دەوڵەتی عوسمانیان هەم پاراستووە هەم توانیویانە ئیتر
لە ناوچەکانی خۆیان جۆرە ئۆتۆنۆمیەکی عەشائیری ئاغایی و فیوداڵی دروست بکەن ئەمەش لەگەڵ ئەمڕۆدا بێگومان کێشەی لێ دەکەوێتەوە کوردی ئێستا کوردی ئەو سەردەمەنیە کوردی لەناو کوردی ئێستادا فرەلایەنی زۆر بەهێزە بەتەنیا کوردێکمان نییە کە عشیرەت بتوانانی کۆنتترۆل بکە بەتەنیا کوردێکمان نییە کە مارکسیستێک کۆمونیستێک چەپێک بتوانانی کۆنتترۆلی بکە بەتەنیا کوردێکمان نییە کە نەتەوە یەک ناسیۆنالیستێک بتوانانی کۆنتترۆلی بکە بەتەنیا کوردێکمان نییە کە پێشکەوت و خواز بێ بەتەنیا کوردێکیشمان نییە کە محافەزەکار و ئایندار بێ لە بۆ هەندێک ئەمەیان جێگای پرسیارە بەڵام ئەوەی لە زاری دەوڵەت باخچەلی دەبینین لە پەیوەندی لەگەڵ ئەو بارودۆخەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای 7 ئۆکتۆبەر هاتوتە ئاراوە ڕنگ بێ زیاتر پەیوەندی ئەو ئیتیفاقی کورد و تورک زیاتر پەیوەندی بۆەوە هەبێ لەو قۆناغەدا بۆ ئەوەی تورکیا لاوااستر نەبێ بۆ ئەوەی جێگایەکی هەبێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەوەی تورکیا وەکو سووریا نەبێ ئیتر وەکو لیبیا نەبێ دەبێ کوردەکان بە هەر شێوەیەک بێ ئیتر بخرێنە ژێر چەتری دەوڵەتی تورکیادا وە لە ناو ئەو چەترەدا ئیدارە بکرێن شوێنێکیان بۆ بکرێتەوە کە بە هیچ شێوەیەک مەترسی نەبن لێرەدا ماناکە ئەوەیە مەترسی نەبن کە ئەگەر هاتوو شەڕێک ڕوویدا ئیتر ئەو شەڕە ئەکرێ ئیسرائیل بێ ئەکرێ رووسیا بێ ئەکرێ هەر شتێک بێیانی ئێمە نازانین خۆ ئەکرێ شەڕی ئێران و تورکیا بێ بۆ ئەوەی هیچ لایەنێک نەتوانێت کوردەکان لە دژی کۆمار بەکاربێنێ ئیتر ڕنگ بێ زیاتر ئەمە بێ و ئیتر وەکوتم پرۆسەکە ویانیش لەسەر بابەتەکە بەو شێوەیە قسەکراوە جا ئەگەر بێت و بینە سەر چارەنووسی هێزەکانی سووریای دیموکراتی یەک لە بابەتە هەرە ئاڵۆزەکانە ینی هێزەکانی سووریای دیموکراتیک لە کاتێکدا تەماشا دەکەین ئەو هێزانە خۆی لە خۆیدا نیوەی زیاتری عەرەبە بەتەنیا کوردی تیانە و ئەو عەرەبانە ئیتر ئەژندەی تایبەت بە خۆیان هەیەەوە وڵاتی تایبەت پشگیریان لێ دەکەن لە سری هەمویانەوە وڵاتێکی وەکو سعودیا چونکە عشیرەتە چەکدارەکان لە سەری هەمویانەوە عشیرەتی شەمەڕ دێکە گەورەترینیانە خۆتان دەزان عشیرەتی شەمەڕ هەم لە سووریا عشیرەتێکی زۆر گەورەیە هەم لە عێراق و هەم لە سعودیا لە هەرسە شوێندا کاریگەری زۆر گەوریان هەیە و پەیوەندی باشیان لەگەڵ دەوڵەتی سعودیا هەیە لەگەڵ ئیماراتیش هەیەە لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەین ئەوڕۆکە لە ناو کوردەکانیشدا یەک دەستێک نییە چەند دەستێک هەیە لەلایەکە ئێمە تەماشا دەکەین کە هێزەکانی سووریای دیموکراتیک ئەمریکا و هێزی هاوپەیمانانی دژ بە داعش پشگیریان لێ دەکەن بەبێ ئەوان ڕنگ بێ بڕیاردانێک هەر بڕیارێکش بدرێ ئیتر لە هەوادا بمینێ ئەمانە هەموو کۆمەڵێک بابەتن بەڵام لێرەدا لە بینی ئەو داخوازیەی کە هێزەکانی سووریای دیموکراتیک و یانیش کوردەکان دەکەن وەکو فدرالی و ئەو داخوازەی کە دەوڵەتی تورکیا لە ڕێگەی ئەحمەد شەرع دەیکا بە ئیتر ئۆتۆنۆمیەکی ڕۆشنبیری و کللتوری بێ واتە هیچ ئۆتۆنۆمیەکی ئیداری نەبێ ئۆتۆنۆمیەکی سەربازی نەبێ لە بینی هەردووچیاندا لایەنەکان وا پێدەچێ ئیتر هەوڵ بدەن بگەنە ڕێگا چارەیەک ئەو ڕێگا چارەیەش دەبێ لەگەڵ بەرژەوەندی وڵاتانی هاوپەیمان لە سەری هەمویانەوە بێگومان ئەمریکا بێ و لە بەرژەوەندی ئەواندا بێ و ئەوان پێی رازی ببن و ئەوان بتوانن تورکیاش رازی بکەن یعنی مەسەلەکە بەو شێوەیە ئەکرێ چارەسەر بکرێ ئەوەی دیکە دۆزی ئەندامانی پەکەکە ئیتر ئەمە بابەتێکە تەماشا دەکەین یعنی بابەتێکی ئەوها زۆر ئاسەی نییە ئیتر بابەتێکە کە لە دەستی خودی ئۆجەلاندایە لە دەستی خودی ئۆجەلاندایە و پەکەکە پابەندە بە قسەکانی ئۆجەلان و چونکە ڕێگایەکی دیکەی نییە ئەلتەرناتیفێکی دیکەی نییە و ناچارە پابند بێ بەڵام ئیتر کێشەی کورد لە چاو ئەوەی کە لە کوردستانی عێراقدا هەیە لە کوردستانی سووریادا هەیە ڕنگ بێ ئەو کێشەیە
ئیتر پێشکەوتنی زۆر گەورە بەخۆیەوە نەبینێ بەڵکو ئەگەر بێت و ئەم قۆناغا سەرکەوتوو بێت زەمینی ئەوە دروست دەبێت کە کێشەی کورد بە تەواوەتی لە بابەتی تیرۆر دەربهێنرێت جیا بکرێتەوە ببێتە کێشەیەکی مەشروعی تورکیا و ئەم کێشەیە لە هەمان کاتدا ڕێگای سیاسی و دیموکراتی بۆ ئامادە بکرێ و ڕێگای تێکۆشانی سڤیلی بۆ ئامادە بکرێ گرنگی بابەتەکە هەمووی لێرەدایە ئیتر لێرەدا تەماشا دەکەین ئەمەی کە زۆر گرنگە ئەوەیە کە لە کۆتاییدا بەبێ جەهەپە ئەم قۆناغا چۆن بەڕێوە دەچێ ینی ئێمە دەبینین گوشارێکی زۆر لەسەر جەهەپە هەیە ئیتر چەکوچی یاسا بەردەوام لەسەر سەریانە و ئەگەر بێت و ئەم ڕەفتارانە بەردەوام بن ئەتۆ بتەوێت و نەتەوێت ناتوانانی چاوەڕوانیەکی دیموکراسیانە لە مەسەل لە تورکیای ئایندە بکەیت کە بەخۆت لە ناویدای و ئەمە نیگەرانیەکی گەورەیە و کێشەیەکی زۆر گەورەشە یعنی ئەمە پەیوەندی بە و تەسک بینیەوە نییە ئێمە چکارمان بە ئەوەدایە بە جەهەپەدایە کارمان پێیان کارمان پێ نییە نەخێر بابەتەکە هیچ پەیوەندی بۆ نیە بابەتەکە پەیوەندی بە دیموکراسیەوە هەیە پەیوەندی بە دواڕۆژ هەیە پەیوەندی بە یاسا هەیە ئیتر لەو چوارچێوەیەدا دەبێ مرۆڤ مامەڵە لەگەڵ بابەتەکە بکە هەتاوەکو ئەم جۆرە شتانە بەردەوام بن ئەتۆ ناتوانی باس لە جددیەتی پرۆسەیەک بکەیت کە ئەنجام وەربگرێ ئیتر مەسەلەکان هەتاوەکو ئێستا تەماشا دەکەین بەو شێوەیەنە مرۆڤ دەبێ بە تەنیا ئەتوانێ هیوادار بێ کە لەمە دووە ئەم جۆرە بابەتانە ئیتر تێڕوانینی یعنی ئەم جۆرە بابەتانە لە سەروی هەمویان مەسلەی شەفافیت ئیتر چارەسەریەکی لە بۆ بدۆزرێتەوە ناشەفافبوونی پرۆسەکە بتەوێت و نەتەوێت کێشەیەکی زۆر گەورە دروستەکە و ئەو کێشەیە بەڕاستی وا دەکا کە خەڵکانێکی زۆر هەتاوەکو ئێستا لەسەر ئەو بابەتە ئیقناع نەبن لە هەردوو لایەنەوە ویستم بە تەنیا بە کورتی باسی ئەو بابەتەتان ئەمڕۆ بۆ بکەم و دەزانم تا ڕادەیەک ئیتر تا ڕادێک درەنگیش کەوتووە بەڵام بۆ ئەوەی لەو زنجیرە بابەتانی کە پێشتر ئامادەمان کردوونە ئیتر دانابڕین و زنجیرەکە و ئەڵقەکان هەمویان بەیەکەوە ببەستینەوە دیسا بە پێویستم زانی ئەو بەرنمەیە ساز بکەم دەبێت چاوەڕێ بکەین تەماشا بکەین کە لە ڕۆژانی ئایندەدا کۆمیسیۆن و یانیش پەرلەمان چ لێدوانێک دەدا لێدوانێک ئەدا یاننا ناوەڕۆکی بابەتەکە ئاشکرا دەکەن و دوای ئەوە پێدەچێ ئیتر هەنگاوی نوێتر بێنە ئاراوە لەوانەش ئیتر هەنگاوی یاسایی پێشتر باسمان کردوونە و دوای ئەوە ڕنگ بێ پکەکەش هەنگاوی دیکە بنێ حتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ خوازم ڕێز و سلااو بۆ هەمووتان ئەوانەی کە ئیتر بەشداریان کردووە بنووسین و بە کۆمنت و بە سلااو ئەوانەی لایک دەکەن و لایکیان کردووە و ئەوانەی لە ئایندەدا تەماشای دەکەن تکایە بەردەوام بن لە ناردنی بابەتەکانمان بۆ دۆست و هاوڕێیانتان بۆ ئەوەی خەڵکێکی زیاتر بتوانێت سوود لە ڤیددیۆ شڕۆڤەکانمان وەربگرن کاتێکی خۆش ڕێز و سلااو